بالی یانەی هەولێر ئامادەکاری بۆ قۆناغی کۆتایی خولی نایەبی عێراق دەکات. تیپی تۆپی بالی یانی هەولێر دوای بڕینی دوو قۆناغ بەسەرکەوتووی ئێستا ڕکابەری 6 یانە بەهێزەکەی عێراق دەکات تاوەکو بە پلەیەکی باش کۆتایی بە مۆرزەی خولەکە بێنێت. بالی یانی هەولێر دوای ئەوەی لە قۆناغی ڕابردوو لە کۆی 6 یاری 4 یاری بردەوە و بە 2 شکست و 12 خاڵ و بە پلەی دووەمی کۆمەڵەکەی سەرکەوت بۆم قۆناغا ئامادەکاریەکانی چڕ کردوتەوە و ڕۆژانە لە هۆڵی کۆلێجی پەروەردەی جەستەیی و زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدین مەشقەکانی ئەنجام دەدات و بەهێنانی تەنها یەک یاریزان پێکهاتەکەی بەهێزتر کردووە. یعنی تیپەکەمان ئامادەیە و دەستمان بە مەشق کردووە ئینشاڵڵا نەتیجەی باش دێنین بەس ئەوەندێ بەڕاستی بڕێک زەحمەتە چکات و 6 ڕۆ لەسەر یەک هەر 6 ڕۆژ یاری تەیە. پاش ئەو قۆناغەشی تر هەتاکو ئێستا دیاری نیە ئایا یەک مەرحەلەیە ئایا دوو مەرحەلەیە. ئێمە وەکو یانی وەرسی هەولێر کە لە دوای بردنەوەمان لە یانی شورتە و لە یانی حەبانیە کە سەرکەوتنمان بە دووەم بە سەرکەوتین بۆ نوخبەی عێراق لەو کاتیەوە تا ئێستا ئامادەکاریەکانمان هەموو ڕۆژێک بەردەوامە لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزەکانی هەولێر زۆر بە باش خۆمان ئامادەکردەوە و یاریزانێکشمان زیاد کردو لە تیپەکەمان ئەویش بەڕێز یاسر زەنونە یاریزان بوو لە پارساڵ لە زۆربەی یانەکان گەمەی کردو لەگەڵ من لە پێشمەرگە و لە زۆربەی یانەکان ئەو ساڵ هێناومانە وەکو پشگیرێک بۆ تیپەکەمان ئامادەکردنەکانمان باشە و بەڕاستی شتێک لێرە هەیە تیپەکانیش هەمووی باشن چۆن بڵێ هەڵبژاردراوەکن لە ناو خولەکانی لە ناو ئەو تەسفیاتێک کە لە عێراق کرا ئێستا ئەو هەفتی پەیمایتەوە هەر هەفتیان زۆر باشن هەموو تیپەکان ئامادەکاری باشان کردیا بەڵام ئێمە چونکە لە هۆڵی خۆمانە و لە ناو دەماوەری خۆمانە و پشگیریەکی زیاترمانێ لە یانەکانی تر ینی بۆ ئەوەی ئەنجامی باشترمان هەبێت ئینشاءڵڵا ئەمە ئەو ماندوو بنەشمان بەلاژ ناڕاتن ئەنجامی باشمان دەبێت خۆمان ئامادە کردووە بتوانین لە پلەن سەرەتاییەکان بین ینی بۆ ئەوەی بگەین بە چوارگۆشەی زێڕین لەوێش هەم ڕکابەری تیپەکان بکەین. دوای ئەوەی دوو قۆناغی بیدایەتمان بڕی ئاسێکی زۆر باشمان پێشکەش کرد و ئێستا یەکێکین لەو عەوت فەریقی کە لە ناو ململانەیەکەدان و ئینشاءڵڵا بتوانین ئاسێکی باش پێشکەش بکەین دڵی هەموو هاندەران خۆش بکەین. یاریەکانی قۆناغی کۆتایی خولی بالی نایەبی عێراق ڕۆژی شەمەی داهاتوو دەست پێ دەکات و بە 8 ڕۆژ یاریەکان بەڕێوە دەچێت. هەولێر لە یەکەم یاری پشوو دەبێت و دواتر هەر 6 یاریەکەی خۆی بە دوای یەک ئەنجام دەدات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.